بێگومان بەرنامەی بەیانی باش بێ بەرگەی تەندروستی نابێت بۆم بەرگێشمان باز لە چاندنی لولپێکی گوێەکەین و هەروەها دانانی گوێبیستی دەستکرد هۆکارەکانی چین کە ئەوانەی گوێیان نابیستە ئایا جینات و بۆمای تا چەند هۆکارن چارەسەرەکان چی بۆ گفتوگۆ زیاتر بە میوانداری دکتۆر پێشڕەو بورهان پسپۆری نەخۆشیەکانی بیستن و لە دەستدانی هاوسەنگی بەخێربێ دکتۆر بەخێراتی باز لە لولپێکی گوێەکەین بەڵام خۆی لولپێکی گوێ چییە؟ لولپێکی گوێ بەشێک لە گوێی ناوە چانی لولپێکی گوێ ئەو سەمای کە دارێ ینی فەرقیە مەکاڵەی لولپێکی گوێ بەشێکە لە گوێی ناوەی مرۆڤ کە دوو بەشە بەشێکی کە لولپێچە بەشێکی بۆ لە دەزانی هاوسەنگی بەکاریە بەڵام بابەتەکەمە لەسەر چانی لولپێکی گوێ چانی لولپێکی گوێ ئامێرەکە ئەلکترۆنیە بە شێوەی نەشتەرگەری دانرێ بەشێکی لە ناو گوێی ناوە دانرێ لە ڕێی نەشتەرگەری و لە پشتی گوێچکەوە دانرێ و بەشێکی لە درەوە دانرێت کە وەکو گوێبیست بەکاریە یعنی لە دوو بەش بێکاتوە بەشێکی لە گوێ لە دوو بەش بێکاتەوە یان ئەو چانی لولپێکی گوێ باسی گوێمان لولپێکی گوێ تۆزە قسەی لەسەر بکەین بۆ لای بینێرانشی بێتەوە دوای لەسەر چاندی گوێ لە سێ بەش بێکاتەوە گوێی دەرەوە کە خۆمانە بینیم لەگەڵ قەناتی گوێچکە گوێی ناوەڕاست کە بۆ سێ ئێسکی تایە و لەرەلەرەکە ئەگوازێتەوە لە ڕێی پەردەی گوێچکە و بۆ گوێچکەی ناوە گوێی ناوە کە لە دوو بەش بێکاتەوە کە لە لولپێکی گوێ و لە ڤێستبلەری پێڵم بۆ لە دەستانی هاوسەنگی بەکارێ لولپێکی گوێ بریتە لە لولپێچێک و چەند خانەیەکی تایە و چەند شلێکی تایە ئەم چەند خانۆش لێ لە کاتی لەرەلەری پەردەی گوێچکە ئەو لەرەلەرە گوازرێتەوە بۆ شلەی ناو گوێچکە بۆ لولپێچەکە و لێو لە ڕێی دەماری گوێچکە دەماری بیستنەوە گوازرێتەوە بۆ مێشک و بێ بە دەنگ کە ئەم دەنگانە ئەبیسترێت بە شێوەیەکی کارەبایی لە مێشکە و ئەگوازرێتەوە تر ئەم سەودی کەمە گوێمانلێتی لە مێشکە بە کارەبایی شیکردنەوەی بۆکرێ بەڵام خۆمان بە سەوتە لولپێکی گوێشەکەوەیە کە ڕوبەڕووی لولپێکی گوێ دەبنەوە گرفتەکان چین گرفت خۆی لولپێکی گوێ بۆ بەکارێ بەس بۆ بیستن کەواتە بە گرفتی بەس بیستنی توش بێت و بۆ نەخۆشیەکانی بیستنی ئەم باسی چانی لولپێکی گوێکەین ئەو مناڵانی کە تووشی لە دەزانی بیستنە بن چەند هۆکارێکیە پێش لە دایکبوون لە ناوسکی دایکێتی کە مثلا کە دایکی تووشی نەخۆشیە بن نەخۆشی مثلەن سوورێژەیە یان نەخۆشی سایتۆمیگالۆفارس بڵێن هەڵاوسانی خانەکانی پێڵێن یا لە کاتی لە دایکبوونەکە تووشە بێت کە تووشی زەردوویەکیە بن تووشی شین بنەوە من تووشی زوو پێش وەخت لە دایکبوون بەکانی پێڵەمانە هەمووی ئەبێتە هۆی لە دەزانی بیستن هۆکارێکی تریشەیە لە دوای لە دایکبوونەکەی لە ڕێی گەشەکردنەوە ئیتر ئەمانە یاوەتە تووشی مەسەلەن نەخۆشیی ڤایرۆسیە بنیان هەوکردنی پەردەی مێشکە بن کە مننجایسی پێڵەمەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە لە مناڵەکان ئایبینین کە تووشی لە دەزانی بیستنە بن یا نەخۆشی بۆ ماوەیە بۆ ماوەی تۆ نایبینی هەتاکو مناڵەکە لە دایک نەبێ کە دوای فحسی جیناتی بۆکەن سیرەکەن یا دایک و باوکە خزم دەرەچن یاوەتا خزمی ژنی جاری وای بینیمانە هەر تووشی لە دەزانی بیستن بوون بەڵێنی ئەم دوو کەسە بۆ یەک نەگونجێت لە ڕێگەی ئەمەوە خوێنەکە خوێنەکە بۆ نەخۆشیەکانی خوێنە زیاتر بۆ لە سەلەسیمیوانە هەر مەسەن ئەم شتانە بەڕێی جیناتە فحسی جینیان بۆکەن کۆجینی 26 پێڵمەتوی جیناتەیە کەم لێرە ئەکرێت زیاتر لە وڵاتە پێشکەوتوەکان ناکرێت ئەی ئەوانەی کە باوان خۆیان نابیستن منداڵەکانیشان نابیست دەرەچن ئەگەر یەک باوانی نابیست بێ زیاتر یان احتیمالی نابیستەکەی زیاتر بە زۆر ببینیمانە ئێمە چەند ساڵێک کە لە وارێشەکەین بینیمانە کە ڕۆڵاڵەکان بێک و زواجیان کردو مناڵەکانیان زۆربیان ساخ دەرچوونەتەوە لەبەرەوەی مثلا ڕێژی توشبوونەکە احتیمال لە سا 25 بێ لە سا 75 مناڵەکانیان ساخ دەرەچن لە سا 25یان کە ڕۆڵاڵ دەرەچێتەوە بەڵام ئەگەر یەک باوانی کە ڕۆڵاڵ بێ ڕێژەکەی زیاتر بێت ڕێژەکەی بە لە سا 50 احتیمالە توشبووی تووشی نەخۆشیەکانی بیستن بێ و تووشی لە دەزانی دەماری بیستن بێ باشە لولپێکی گوێش لە گوێ ناوەیە وتت لە گوێ ناوە هەم هاوسەنگی ڕدەگیرێت هەم لولپێکی گوێش بوون هەیە ئەو گرفتانی تووشی لولپێکی گوێ دەبنەوە ئەبێتە هۆی لە دەستدانی هاوسەنگیش لەگەڵی کەم هەیە بڵێن ئەو گرفتانی کە تووشی لە دەزانی هاوسەنگی بێ لەگەڵ لولپێکی ئەویشی یەک دوو نەخۆشی هەیە یەکیانەوەیە مەسەن ئەکی لابرەنسایسی پێڵەن هاوکردنی گوێی ناوە بە
کاملی ینی هەم لولپێچەکە تووشی ئەوکردنە بێت کە لە دەزانی بیست نەبێ و هەم هاوسەنگەکەشی بەشی هاوسەنگەشی تووشی هەوکردنە بێت کەواتە هەردوو بەشەکە هەم ئەو گوێی لە سەدی تر نابیستێ نەخۆشەکە بەڵام تر دوای چەند هەفتەیە دوای چەند مانێک بەعیلاج یا بەخۆیان چاکە بنەوە مازێکیشی چاک نابێتەوە هاوسەنگەکەش بە هەمانشی بۆ چەند هەفتەیەک و چەند مانەکە بەڵام هاوسەنگەکە زۆربیان چاکە بنەوە بەڵام بیستنەکان چاک نابێتەوە ئەمە نەخۆشی ترێ زەختی گوێی ناوای پێڵەن کە زۆربوونی ئاوە لە بەشی لولپێچەکە و لەگەڵ لە بەشی هاوسەنگەکە سێرەکی لە هەردوو بەشەکە ئاوێک کۆبێتەوە ئاگزیا کۆبێتەوە ئاوا هەڵامژرێتەوە ئەمێنێتەوە لە ناو گوشکی ناوەیە و ئەبێتە لە دەستدانی هەم بیستن هەم لە دەستانی هاوسەنگی ینی ئەو دوو نەخۆشیە باوە کە زۆر زۆر لە ناو نەخۆشەکان و ناو خەڵکە ئەو دوو نەخۆشیە زیادەکە هاوکردنی لولپێکی گوێ بوو و بێتە لە دەستانی هاوسەنگی شەردێکی بێتەوە. باڵێ لە سەرتادا ئەماژت بە منداڵ کرد ئەمە بزانم تەمەنەکان کامانن کە ئەگەری زۆرترە تووشی نابیست بێن یان ئاسایی ئەوانەی کە تەمەنیان لە هەڵکشاندایە بەرەبەرە گوێبیستیان بەرە و لاوازی بچە؟ خۆی هەموو تەمەنێک احتیمال لە تووشی گوێگرانی بێ یا نابیستن بێ یا دەماری گوێشکی تووشی هەوکردن بێ یا لە دەستدانی دەماری گوێشکە بەڵام ئەوەیە ئایا لە چ تەمەنێکە توش ئەبی خۆی مشکلەکە ئەوەیە ئەم مناڵانی کە لە دایکە بن باەن باسی زیاتر ئەو مناڵانی کە لە دایکە بن و نابیستن ئەم مناڵان ئەگەر هیچ شتێکیان بۆ نەکرێت لە مستەقبەلە لە داهاتوە بن بە کەڕوڵاڵەمانە بەڵام ئەگەر ئیشیان بۆ بکەیت و لە مناڵیەوە ئەگەر لێ بێ و فەحسیان بۆ بکەیت و بزانێت کامە نابیستە بزانێت بە گوێبزی استفاداکەن یا بە لولپێجی استفاداکەن چانی لولپێکی گوێ ئەو کاتە ئەمە لە تۆ لە کەڕوڵاڵی نەجاتی یعنی تۆ کەسێکی کە لە ناو کۆمەڵگایە ئەو کاتە خوێندن ناتوانێت تاوەکە ناتوانێت تێکەڵی خەڵک بێن ناتوانێت گوێ لە مەسەلەن میوزیک بگرێت ناتوانێت دوو مناقەشەکە لە خەڵکە فەرقێت تۆ دانیشی مناڵێکی تەندروست و بە بیستنەوە گەورێکی لەگە مناڵێک کە سێرەکە هیچ نابیستن کەواتە بێت دیاریکی چۆن ئەم مناڵە کە توش بووە توش نەبووە کە تووشی سزبوونی دەماری گوێچکە بوو بە شێوەیەکی خراپ یا زۆر خراپ کە لە سەدا هەفتە زیاترە لەرە لەرەکانە ئەمانەی ترە بێ ئیشیان بۆ بکەیت یەکەم جار گوێبیستیان بۆ دانی و دوای چەند مانێک تا 6 مان بۆ ساڵێک متابعەنەکەی تر گوێبی دەتوانێت لە عمری مەسەلەن مانەوەختی و داینی هیچ مشکلی نییە کە تۆ زانی گوێی گرانە کە فەحسە بۆ کرد ئەتوانیت لە مانەوەختی گوێبیستی بۆ دانی هەتا ساڵە چووە تا ساڵێک چانی لولپێکی بۆ ناکرێت و دوای تۆ متابعەکەیتەوە فەحسی بۆ بکەیت وتان ئەمە هەر بەردەوامە گوێگرانێکی کە گوێگرانی بەردەوام بۆ کاتە تۆ پلانی بۆ دانی کە بیکی بۆ چانی لولپێجی یا زەرە قەوقعی پێڵن ئەخیسە پرۆگرامی زەرای قەوقعی ترە بێ ئەو زەرای قەوقعی تر لە حکومیە کریا لە ئەهلیە کریا لە شوێنی ترە کرێت چۆنی کاتر هەر کە سوکارە و بە شێوەیەکەن بەڵام ئەوەیە بێت تۆ دیاریکی ئەمە کە لە دایگۆ مناڵە ئایا گوێی گرانە یا گوێی گرانیە کە هیچ مشکلی نەبوو کاتۆ تۆ هیچ ئیشێکی بۆ ناکەی کە گوێی گران بوو دەستەکەی بە پرۆگرامەکانی بۆ مناڵانێک و وڵاتەکانی تر باشە چاندنی لولپێچ پێم وابێ ئەمەژت پێکردکە لە ساڵەوە دواتر ئاساییە بۆ منداڵ بچێنرێ وایە جگەلەوە لە چ تەمەنێکدا ئاسایی نییە بچێنرێ لە جگە لە منداڵی وازە لە تەمەنێکی پێشکەوتودا هەروەها جگەلەوە بۆ چ کەسێک ناچێنرێت بۆ نەخۆشیێکی تری لەگەڵدا بێ تووشی نەخۆشیێکی تری گوێچکە بوو بێت چ کەسێکە ئەو کەسێکە ناتوانرێت چاندنی لولپێچی بۆ بکرێت باش خۆی دوو عمرمانەیە عمرێکمانە پریلینگوڵ عمرێکمانە پۆزلینگوڵ لە دوای 4 ساڵ و 5 ساڵە ئەگەر ئەمە هیچ مناڵێک هیچی بۆ نەکرابێ 5 ساڵی تێپەڕان ئەبێ بە پریلینگوڵ ینی ئەم مناڵە ماوەتۆ لە تەمەنێک کە فێری زمان نەبووە لە 5 ساڵی تێپەڕانەوە پۆزلینگوڵ ئەو مناڵان کە تووشی سزبوونی دەماری گوێچکار بن لە دوای 5 ساڵەوە ینی فێری زمان بووە و بە نەخۆشیەک بە هۆکارێک بە ڤایرۆسێک بە سکچوونێک بە هاوکردنی پەردەی مێشک تووشی لە دەزانی بیستن بوون ئەمانە زمانیان هەیە بەڵامەوەە تووشی لە دەزانی دەمارەکانی گوێ بوون ئەوەی کە پریلینگوڵە لە بۆچانی لولپێچ ئەبێت تاکو 4 ساڵ باشترین عمرە بۆ چانی لولپێچ لە دوای 4 ساڵەوە ئیتر ئەم ڕێژەی ئیستیفادەی کەم بێتەوە بۆ چانی لولپێچەکە بەڵام تاکو 4 ساڵ و ڕێکخراوی تەندروستی جیهانی و زۆربەی ڕێکخراوەکانی تریش و زۆربەی بەحثەکان واڵن تا 4 ساڵ باشترین عمرە بۆ چانی لولپێچ بەحث کراوە لە بینی 4 ساڵ بۆ 8 ساڵ کە کراوە بۆ مناڵان و لە بینی 11 بۆ 8 ساڵ کراوە ئەوەی کە ئەوەی کە پریلینگوڵمانەوە یان فێری زمان نەبوون و چانیان بۆ نەکراوە عمرەکان تێپەڕیوە لە دوای 4 ساڵە بۆیان کردوون
بۆ 8 ساڵ لەگەڵ لە بین 11 بۆ 8 کە بۆیان کردوون ئەوانەی 4 ساڵ بۆ 8 ساڵەکە زیاتر ئیسفادەیان کردو لە 11 بۆ 8 یعنی کە تاکو عمرەکە تێپەڕێ ئیسفادە لە چاندنی لولپێکی گوێچکە ناکەی. باشە کەواتە لە سەدا چەند ڕۆژی بیستن بۆ کەسەکە دەگەڕێنێتەوە کە چاندنی بۆ دەکرێت لە تەمەنەکاندا جیاوازێکی ڕێژی بیستنەکەی بۆ گەڕێنێتەوە بەس ڕێژەی تێگەشتنەکەی و قسەکردنەکەی و تەلاقەتی قسەکردنەکەی و مناقەشەکردنەکان فەرقیە. ئەوانە پێڵەن کلۆز سپیچ ئەوانە ئۆپن سپیچ. کلۆز سپیچ مەسەن دەتوانن ئیشی ڕۆژانی خۆیان کەن بە تەحدیدی ناتوان مناقەشێکی مەفتوحکەن مەسەن لە ئیشێکە لە دایرەیەکە لە شوێنەکە هەموو قسەکان نابێت ئەوەی بەرامبەر بۆی بکات ئایبیستێت تێگەشتنەکەی لە مێشکەوت چکە چانی لولپێچ بە ڕشەوەی کارەبایی سەوتەکای بە مێشک و پێویستی بە چەند دەرسێکی زمانەوانی فێری زمانیانەکەن ئاخاوتنی پێڵن بەشی ئاخاوتنمانی خۆمان لێرە لە بەشی ئاخاوتنەکە ئەم مناڵانی کە مەسەن مناڵ بن زیاتری ئیسفادی لێکەنەوەی کە گەورە بن کەمتر ئیسفادی لێکن هەتا 6 مانگ بۆ ساڵێک ئیسفاداکەن لەو تەمەنانی لە 11 بۆ 8 ساڵەکە بۆیان چاندراوە بەڵام ئەوەی کە مناڵی بچووکترە زیاتری ئیسفادی لێکە هەتاکو ساڵ تێپەڕە زیاتری ئیسفاداکە زیاتر شت وەرەگرێت زیاتر وشە وەرەگرێت زیاتر جملەکان وەرەگرێت زیاتر مناقەشاکە ئەوەی بۆیان فەرقی هەیە. بەڵێ باس لە منداڵ و گەورەکە ئەی ئەوانەی کە نابیستی تەواون چاندنی لولپێکی گویان بۆ ئەنجام بدرێت ئەگەری هەیە وەکو ئەوان گوێبیستی شتەکان بێت تاپان گوێبیستە بێ وەڵام وتمان باسمان چیمە کرد مناڵ یعنی ئەگەر لە تەمەنی مناڵەیە بکرێت لە هەر تەمەنێکا بێت ئەو کەسێک کە نابیستی تەواو بێت لە هەر تەمەنەکەی ئیسفادی نییە لە 2 ساڵی ئیسفادی نییە چانی لولپێکی گوێ یعنی خۆی نابیستی تەواو بێ یعنی وەکو کەڕوڵاڵ نەک نابیست بێ کە وتمان لە دوای 5 ساڵە توش بووە ئەوەی کەڕوڵاڵ بە هیچ ئیسفادە ناکات لە چاندی لولپێکی گوێچکە کەسێک بۆن لە 25 ساڵیدا تووشی ڕووداوێک دەبێت بیستن لە ئەوە زۆر ئیسفادی لێکە لە بۆی خۆی زمانی هەیە تۆ لە جیادی گوێبیست بەکاربێنی دەماری سزبوونی دەماری گوێچکەیە بەشی لە 100 کەواتە تۆ چیەکەی چانی لولپێکی بۆکەی ئیسفادێکی زۆر زۆرەکات. باشە ئەم نەشتەرگەریە لە کوردستان تا چ ئاستێک سەرکەوتووە تا چ ئاستێک گرنگی پێدراوە ئایا وەکو نەشتەرگەریەکانی تر کە نەشتەرگەریەک بۆ نمونە کاریگەری لەسەر ژیانی کەسەکە هەبێت گرنگی پێدراوە بودجێ بۆ تەرخان کراوە؟ وڵی خۆی ئەم نەشتەرگەریە ئەم چەند ساڵی خیر گرنگی پێدرا تاکو پێ پێش 7 ساڵ بوو ئیتر یەکەم نەشتەرگەری کرا لە کوردستان کە لە سلێمانی کرا بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تەبەنی ئەو پرۆگرامی کرد بەڵام دوای تر شەڕی داعش کە هات بە سەرۆزەکە تۆ سزبوونێکی پێوەبینی دوای ئەم 2 ساڵش مۆزۆی کۆرۆنا هاتووە ئەوە بە تەواتی سزبوونی پێوەبینیەوە و نەکراوە بە سیستم مثلا وەکو هەموو نەخۆشیەکانی تر مثلا زۆربەی نەخۆشیەکان بەڵام لەبەری ئەم ئەمەرجنسی نییە مناڵەکە نامرێ بۆ کەس مهتەم نابێت بە وەزاکە بەڵام مۆزوعەکانی مثلا نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی گورسی لە نەخۆشیەکانی جگەرەمانە هەمووی بجێی بۆ تەرخان کراوە لە وەزارەتەوە لە وەزارەتی مالیەوە لە وەزارەتی تەندروستی و لەودا لە فەرمانی تەندروستی کەن بە شێوەیەکی گرێبەست لەگەڵ کۆمپانیەکانە یا بە شێوەیەکی ڕاستە خۆی کڕن احتیمال پێدراوە لەبەری ئەمانە مثلا مردنی تیا لایف سیڤینگی تیا بەڵام ئەم مناڵان لەبەری چکە نابرن بۆ احتیمامێکی ئۆتی پێ نەدراوە بەڵام بە خۆشحاڵیەوە پێش ناڵم 6 ساڵ و کاتە ویستیان بیکەن بە سیستم بەڵام نەکات بە سیستم لەبەری بودجەیەک نییە و ڕێکخرا و ناتوانێت بەتەنیا تەبەنی هەموو شتێک بکات لەبەری مثلا ئەم چاندنەکەی بۆ کات دوای مەشاکلەکان دەست پێکە مەشاکلی پاتریە مەشاکلی کێبڵی لولپێچەکەی مەشاکلی بەشی دەروی لولپێچەکەی ئەمان تێکەچێن و کە سوکارێک کە هەیەی زۆربیان لە 180 بۆنەوەی کە سوکارەکانی کە چانیان بکرێت کە سوکارێکی هەژارن یعنی ناتوان ئەو پارێ تەکلیفەکەن ئەمە $200 لێ $400 لێ $1000 لێ بۆ ئەم بەشانی بیگۆڕن و بیکردن کەواتە ئەمێنێتەوە زۆربەی شوێنەکان کە بۆیان کراوە مەسەن لە دەروی شارە مناڵێکە لە لادیەکە مناڵێکە لە قەزا و ناحەیەکە ئەم کەسوکار ناتوانێت جارێت تا ساڵێکەر هاتچۆکە بێت تا ساڵی هاتچۆکەی فێری زمانێکی تەدریبەی بۆکیە بە هەفتەی جارێ بەلایانی کەمە بێت بۆی فێرێکی و لە ماڵەوەیەکی وشیار هەبێت لە ماڵە ئەو دەرسی پێ بڵێتەوە ئێجارێ جیای 6 مناڵی هەیە هەر فریان ناکە هیچی پێ بڵێتەوە کەسیش نییە ئەو شتانی پێ بڵێتەوە کەواتە چانەکەشی بۆکە ئیسفادەی نییە بۆ مناڵەکە کەواتە تۆ بێکم جار هەڵی بژێری چ مناڵێکی ئیسفادەی لێکە و ئەو مناڵە لژنێکی تایبەتە بێ کە بیبینێ کە مثلەن لە ڕووی عەقلیەوە لە ڕووی بەدەنیەوە ئەمانە هەمووی تەقیم کرێ یعنی مثلا نەخۆشیتری نەبێت تەخەلفی عەقلی نەبێ مثلا شەلل دەماغ نەبێ ئۆتیزم نەبێ مەنگۆڵ نەبێ ئەمە جمەی شتێ لەبەی تو دوای پێویستی بە دەرسە دانیشە بگوێ بگرێ ئەمانە کەسیان گوێ ناگرن دانیشتن گوێ لە وانەکان بگرن و لە ڕێی مامۆستای تەدریبی نۆتخەکەەوە کاتە مانێکی ئیسفادی نەکەن بە بەلاش تۆ چاندنی بۆکەی بەزۆنێ ئەبیستێ فێری قسە نابێ
تۆ چاندنەکەی بۆی فێری قسە بە مناڵەکە کە تۆ فێری قسەنەوە بەزبیستی کەواتە شتێکی ئۆتۆت نەکردووە. منداڵێکە لە دایکە بێت نابیست نییە بەڵکو گوێی باسایی گوێی لە هەموو شتەکانە بەڵام لە تەمەنێکدا پێش تەمەنی بوون بە 18 ساڵ تووشی زەبرێگە بێ یاخود لێدانە یاخود بە ڕووداوێگە بێت ئەمە تا چەند ئەگەری هەیە ئەو مناڵە تووشی نابیستن بێ. هەیە مناڵ زۆر هەیە بە تووشی زەبرێت تووشی نابیستن بۆ بەڵام ئایا تۆ هەردوو گوێچکی تووشی نابیستن بێ فەرقی لەگەڵی گوێچکی مەثەن زۆربەی خەڵکێ یەک گوێچکی نابیستی و هیچ مشکلەشی نییە لەبەی گوێچکێکی بیستێک کاتەمە هیچی بۆ ناکرێت نە گوێبیستی بۆ دارێ نە لوتپێکی پێویستە هیچی پێویست نییە بەڵام کاتێک تۆ پێویستی پێدی کە هەردوو گوێچکی دابەزی و تاسیگرت لەسەر حیاتی ڕۆژانی لەسەر ئیشی ناوماڵی لەسەر ئیشی دایرەکەی لەسەر ئیشی شوێنەکەی لەسەر تێگەشتن لەگەڵ بەرامبەرەکەیە کەواتە کە هەردوو گوێچکی دابەزی اینجا تۆ دەستەکەی بە کارکردن بۆ ئەم نەخۆشە و دابەزینەکەش بێت لە سەدا 35 زیاتر بێ هەتا 35 طبیعیە هەموو خەڵکە بیستی و توانێت مناقشەکە و ئیشی خۆشی بەڕێیەکە بەڵام لە دوای سایە 35 کە دابەزی ئیتر بۆ سایە 50 و سایە 70 ئەمانە گوێبیستیان بۆدانی و لە دوای سایە 70ەوە دوو اختیارەیە یا تا گوێبیستە یا تا چانی لولپێچە ئەمە چی ئەگەر هەردوو گوێچکی دابەزی ئەگەر بۆ یەک گوێچکە بێ سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ تاکو ساڵی 2050 دراسەیەکی کردووە ئەڵێ 2.5 ملیار تووشی لە دەزانی بیست نەبن بەڵام لە دەزانی بیست نەک بۆ گوێچکە مەقسەی باسی بە عامەکە یعنی 2 ملیار لە یەک 4 نەفەر بۆ لە یەک نەفەر بۆ 4 نەفەر یعنی لە 4 نەفەر لە نەفرێکیان تووشی نەخۆشەکانی لە دەزانی بیستن بوون ئایا باچ و هاوکارێ هەیە بە هاوکردنە پەردەی گوێچکەی نییە دەماری سست بووە یا مەسەڵەن لەگەڵ تەمەنایە چکە لەگەڵ تەمەنیشە لە دەزانی بیستن زیاتر کەواتە بەڵام لەم 2 ملیار لە 700 ملیاری پێویستیان بە ئیشە 700 ملیۆنی پێویستی بە عیلاجە یعنی لە 10 نەفەرە نەفرێکی پێویستی بە عیلاجە کەواتە ڕێژێکی زۆرە تۆ لە 10 کەس ئەبێ ڕێدانێکیان ئیشی بۆ بکەیت لە ڕێی سەماعەوە بێت لە ڕێی عیلاجەوە بێت لە ڕێی چانی لولپێچەوە بێت. باشە لە پرسیاری پێشودا باسی ئەوە کرد کە ڕێکخراوەکان ناتوانن بە تەواوەتی مەسئولیەتی بەرپرسیارەتی چاندنی لولپێچی بگرنە ئەستۆ لەبەرەوەی لەوانەیە کەسەکە پێویستی بۆ بێت دووبارە سەردانی دکتۆر بکاتەوە کاتە چاندنی لولپێچی کاتیە یاخود بۆ هەمیشەییە بۆ نەخۆشەکە باسەکەی هەمیشەیە هەمیشە واتە هیچ کێش و گرفتێک تووشی چاندنەکە نابێتەوە پێویست بکات دووبارە سەردانی پزیشک چەنەها کێش و گرفتیانێ چاندنەکان ئێمە خۆمان لێرە لە سلێمانی بەدەتوانین پرۆگرامیمیان بۆکەین سێ کۆمپانیا هەیە بڵێن مەسەلەمە عالەمین و دانێکیشە بوو کە منڵە پارێز کردیان مەسەن کۆرێکە بوو ینی ئەم چوارە هەیە بڵێن کە لە سلێمانی زۆربەی نەخۆشەکە بینیمانەکەش چوار شەریکاکە ئەم چوار شەریکیە لە سلێمانی بەس پرۆگرامیان بۆ کرێت چاکردنیان بۆ ناکرێت کەواتە کە بەشێکی تێکە چێ هیچ چاکردنێک نییە لێرە یعنی لە لە کێبڵ نە لە بەشی دەرەوەی نە لە بەشی لولپێچەکە بەشی دەرەوەی بەشی ناوەی ئیلا بێ پارچەکەی بۆ بگۆڕێتەوە کەواتە مشکلەکە لەوەیە بەس پرۆگرامی نەتوانی بکەی بۆی. باشە دکتۆر دێمە سەر ئامێری گوێبیستی بەڵێ دێنە سەر ئەوە جیاوازی چیە لەگەڵ لولپێچە لە چی کاتێکدا دەتوانی پەنابەری بۆ ئامێری گوێبیستی دەستکرد و یعنی پێویستە بە هین نەبێت پێویستە بە چاندنی لولپێچی نەبێت بۆ نمونە پێم وا بێ تێچوەکەشی کەمترە لە ڕووی مادیەوە بۆ منداڵێک وەکو ئاماژوو پێکرد ئەگەر منداڵێک لە منداڵیەوە ئەو ئامێری بۆ دابنرێ پێویستی بۆ نابێت لە داهاتوە چاندنی لولپێچی بۆ بکرێت یان بابەتێک لەو بابەتانە هەموو لە دەستدانێکی بیستن لە هەردوو گوێچکە و لە ڕێژەی لە سەدا 35 زیاتر ئەخی سەر پرۆگرامی گوێبیستەوە گوێبیستی بۆ دانێ ئایا گوێبیستەکە لە یەک گوێچکە دانی هەردوو گوێچکە دانی تامان دایمە هەموو دراسەکان ئەڵێن لە هەردوو گوێچکە بێدانی و چانی لولپێچی شەڵەن هەر لە هەردوو گوێچکە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان لە هەردوو گوێچکە بۆیدانن لەبەری تێگەشتنی زیاترە بێ لۆکەلایزیشن دیاریکردنی سەوتەکان باشترە بێ مەسەن کە لێرە قسەکڕێدان لێرەوەی کە لێرە قسەکڕدان لێرەوە نەک بەس قسەی گوێ لێ بێ جواباتەوە بۆ لۆکەلایزیشن بەکارێ ئەو مناڵانی کە لە بیدایەتەوە کە لە دایکە بن تووشی سزبووی دەماری گوێچکە بن ئایا بە شێوەیەکی زگماکیە یا بە شێوەیەکی بۆ ماوەیە کە توش بووە لە ڕێی نەخۆشیەوە کە فەحسب بۆ کرد و لە سەدا 70 کەمتر بوو ئەتوانیت ئامێری گوێبیستی بۆدانی بەڵام وتمان لە سەدا 70 زیاتر بوو ئەیخی سەر دوو پرۆگرام یا ئامێری گوێبیست یا چاندنی لولپێچی دەبێت پێی ئیمکانیەتی کە هەیە تۆ چاندنی لولپێچ نەبوو ئەبێت تۆ ئامێری گوێبیستی بۆدانی نابێ هەر مناڵەکەەوە بەجێ بڵێ لەبەری ئەو دەمارە ئەگەر دەنگی پیانە ڕوا سیستە بێ ساڵ بە ساڵ ئەو قۆتی خۆی لە دەستەیە ئەو تۆزە هێزەشی کەیەتی کە لە سا 20 سیەماوەتەوە ئەوشی نامێنێتەوە ئەپوکێتەوە دەمارەکە کاتە دانانی گوێبیستی دەستکرد بۆ کێ ئەنجامەدرێ بۆ هەموو تەمەنێک گونجاوە بۆ هەموو تەمەنێک دارێ بەڵام بە شەرتی وتمان بۆ هەردوو گوێچکەی دابەزی بێ
گوێبیستەکە هەمیشەیە بەڵای چۆن چکە دەمارەکە چاک نابێتەوە کاتە دانانی گوێبیستەکەش هەمیشەی بەڵام لێکەنەوە بەکارێنەوە مەسن لە هەیە پشتگوێ هەیە ناوگوێ ناوگوێکرد مەسن دەرکاتی خۆشتنە کاتی خەوتنە ئەوانە لە کاتی ڕاضەکردن توانین لێ کاتەوە و دوای داینێتەوە یعنی ئەوە نەبێ چاندن نییە گوێبیستەکە باش ئەم گوێبیستە سزبوونی دەمار چارەسەر ناکە واتە گوێبیستی دەستکرد چارەسەر یاخود تەنها وەکو دەرمانێکی ڕۆژانەیە تۆ بەکارهێنی نەک دەرمان وەکو عینەکە مەسن وەکو تاقمی دانە مەسن دانی سیارێ داینەوە یعنی دایانی بەکارین ئیسفادی لێکی تو ئیسفادی ناکەی عینەکیش بە هەمان شێوەیە ینی وەکو عینەک بەڵام ئێمە چکە تۆزە وڵاتەکەمان تۆزینە تۆزە شەرمەکەن لە بەکارهێنانی گوێبیستەکە هەم بۆ مناڵەکان ئێستا باشترن تۆزانیدا کە باوەکان ئێستا گەنجەکان زیاتر هۆشیارترن زیاتر شتەکان بەکارێنن بەڵام کۆنەکان هەر ئێستاش پیان عیبەکە سەماعی بەکاربێنن نەبیستێ لەوە باشتر لە بەبیستن بە سەماعەوە یعنی تۆ ئێستاش هەر وەشاکردن ناخۆمانە زۆر کەمە کەم تا زۆر گوێبیستی ئەو بووم بەڵام ئەمێت بە دەقیقی لە زاری تۆ بزانین ئایا هەستیاری لوت و خواردبوونی کۆڵەکە پەیوەندی هەیە بە هەوکردنی گوێی ناوەڕاست هەوکردنی گوێ ناوەڕاست نەک بۆ لە دەزانی هاوسەنگی هەوکردنی گوێ ناوەڕاست بۆ گوێگرانی فەرقی هەیە پەیوەندیان هەیە بێکۆم بەڵێ ئێستا مەسەڵەن ئێمە زۆربەی شتەکان هەروە تێگەشتنەڵن کاڵێ هەوکردنی گوێی ناوەڕاست هەیە مەسەڵەن لە ئیلتیابی گوێی ناوەڕاست هەیە وازانێ هینە بۆ بە گێشبوون هاوکردنی گوێی ناوەڕاست فەرقی هەیە لە بەری هەوکردنی گوێی ناوەڕاست ئەبێ لە دەزانی بیست نەکات نەک بۆ گێژبوون چەندها حاڵاتی کەم نەبێت کە تووشی گێژبوونەکە زۆربەی گێژبوونەکان یا دەستانی هاوسەنگی خەتای گوێچکەی ناوێ نەک خەتای گوێی ناوەڕاست بێ بەڵام تازە 100 ساڵەوە ڕۆشتەوە بە من و تۆ چا نابێتەوە هەرڵێن ئەچیتۆ ماڵەوە مەسەن هەتا بەنی بوو باسی بڵێ دەماری سز بۆ دەماری التیابی کردو و گوێی ناوی التیابی کردو ئەڵێن ئەی گوێی ناوەڕاستە هەروە پێڵێنەوە کەواتە گوێی ناوەڕاست حەقی نیە بەسەر لە دەزانی هاوسەنگی و گێژبوونەوە حەقی بەسەر لە دەزانی بیستنەوە زیاتر و لەگەڵ گوێ ئێشە و پەردەی گوێتەقین و خورانی ئێسقانەکان و ئەم بابەتانە ڕەبتی هەیە زیاتر بە بیستنەوە ڕەبتی هەیە باشە من هەر لەسەر گوێبیستەکە پرسیارێک دەکەم گوێبیستی دەستکرد بۆنە لە تەمەنێکی منداڵیدا تۆ ڕێژەیەک دیاری دەکەی کە ئەو گوێبیستە دەنگ داخلی یاخود چەپۆ لە دەنگیەکان داخلی گوێچکەی منداڵەکە بکات لە تەمەنەکاندا پێویستە دووبارە سەردانی دکتۆر بکرێتوانێ سەردانی ناوەندە پزیشکەکان بکرێتوانێ بۆ ئەوەی ڕێژەی وەرگرتنی شەپۆلەکان گۆڕانکاری بەسەردابێ یاخود لە منداڵی و بوویدانێتتر تا گەورەی هەر بۆەوە بڕات نانە هەر بە مناڵی کەدانە ئێمە خۆمان جیازێکی تایبەتمانە لە عێراق بەکارنایە لە خۆمان لە سلێمانی بەکارێنن بۆ پڕۆگرامکردنی گوێبیستی مناڵان لەبەی مناڵ نازانێت خۆ جواباتەوە تەختیتی گوێچکەیە لە دوای 5 ساڵەوە مناڵ خۆی جوابێتەوە بۆ تەختیدەکە زانی بە مەزبوطی بۆی داخڵکی بۆ ناو گوێبیستەوە و پرۆگرامی بۆکەی بە کۆمپیوتەر بەڵام پێش ئەو تەمەنە تۆ بە چ شێوازێک پرۆگرامی بۆکەی کەواتە بێت تۆ شتێکێک کە پێڵێن تەختیتی جزئی دەماغیا مەسەن هێڵکاری دەماری بیستن دوای هێڵکاری دەماری بیستنەکەەوە لەگەڵ هێڵکاری لولپێچەکەی کە بۆکەیت ئەمە تەختیدێک بۆ دەرەوە تەقریبی دەرەجە مەسەڵەن لە 170 ئەمە گوێی گرانە ئەم مناڵە دوای کە پرۆگرامی بۆکەی بە گوێبیستەکە جیازێکی تایبەت هەیە ئەبێ ئەوەنە قۆتی باتێ کە هەم دەماری گوێچکی عازێت نایە بۆ مستەقبل و هەم تەئسیر نەکاتە سەر لە دەزانی هاوسەنگی مناڵەکە چۆگە زەختێکی زۆر بخەیت سەر گوێچکەی گەرمی دروستە بێ ئەو گوێپیسەش بە بەردەوام لە گوێچکایەتی سەرێکی مناڵەکە لە پێی عاجبێ بەکاری ناهێنێ فڕێیە کات لە ڕێ ئەو جیازەوە کە پێڵەن ڕیڵ ئیرمەژەرمنت ینی قیاسی تاوەتیەکە لە بینی دەمی گوێبیستە کە ڕێسیڤەرەکەی پێڵەن لەگەڵ پەردەی گوێچکەیە ئەبێ ئەو قیاسی کە چەند میلیمێکە قیاسێکی مەزبوطی بۆی دەنگێکی مەزبوطی باتێ نەزیابێ نەکەم پێ بۆی مناڵەکەی ئیزعاج نەبێ ئێمە ئەوە سەو جیازە بەکارین بۆ وازم لە عێراق کەسی بەکاری نایێنێ خۆمان بەکارێنی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر پێشڕۆ بورهان سپۆڕی نەخۆشیەکانی بیستن و لە دەستدانی هاوسەنگی سپاس بۆ من بەخێراتی دکتۆر